هەڵاوسانی ژمارەی حیزبەکان لە عێراقدا بە جۆرێک زیادی کردووە کە بە وتەی شارەزایان لە هیچ وڵاتێکی دیکە شتیوە نەبینراوە. ئێستا 424 حیزبی نوێ داخوازینامەیان بۆ تۆماربوون پێشکەش کردووە و 231 حیزبی دیکەش مۆڵەتیان وەرگرتووە. شارەزایان دەڵێن دروستبوونی ئەم ژمارە زۆرە لە حیزب لەمپەری گەورە بۆ پێکەنانی حکومەتی ئایندە و پەرلەمان دروست دەکات. دۆخی کێستا هاتو تاراوە لە دۆخی 2005 چێ لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە کە حیزبگەلێکی زۆر دروست بوو. ئێستاکە بۆ جارێکی تر دوای کە سیستەمەکە گۆڕاوە سیستمی هەڵبژاردنەکە بۆ جارێکی تر حیزبگەلێکی زۆر هاتوون خۆیان تۆمارەکەن. کێشەکە لەوایە کە کێشەی زۆربوونی حیزب لەوایە کە پەرلەمان زۆر هەمەڕەنگە بێ. ئەوساکە لە پێگەنانی حکوومەتە زەحمەتێکی زۆرە بینرێ بەوەی کە تۆ بتوانی زۆرینەی ڕەها بەدەست بێنی. جگە لەوەش لە بڕیار وەرگرتنیشا لە کاتی دانیشتەکانی پەرلەمانە بڕیار بە ئاسانی وەرناگیرێ قورستر ئەبێ واتە بە مانایەکی تر حکوومەتێکی بەهێز دروست نابێ ئەو پۆزیسیۆنەشی کە دروست دەبێ ئەو پۆزیسیۆنێکی پەرشوبڵاوە بێ. بەغدای پایتەختی عێراق پشکی شێری لە زۆربوونی ژمارەی حیزبەکان بەرکەوتووە. دەوترێت هەڵکشانی ژمارەی حیزبەکان پەیوەندی بە کارپێکردنی سیستەمی نوێی هەڵبژاردنەوە هەیە. هێندێکیش پێیان وایە حیزبە باڵادەستەکان لە پشت تۆماربوونی ئەم ژمارە زۆرەی حیزبەکانەوەن، ئەوەیش بە ئامانجی کۆکردنەوەی زۆرترین دەنگی هەڵبژاردنەکان. ئەمە هەڵەیەکی تایە کاتێک خەڵکێکی زۆر بەم ژمارەیە بەشداریەکە لە هەڵبژاردنەکان بە تایبەت دوایەوەی یاسای هەڵبژاردنەکان گۆڕاوە بووە بە فرەبازنەی و قەوارە بووە بە تاکیش دەتوانێت خۆی هەڵبژێرێ. ئەمە یەکسەر ئەو مەترسیە بە خوێندنەوەی منەهێنێتە پێشەوە کە دەسەڵات و حیزبە گەورەکان لە پشت ئەم ڕێژە تۆمارکردنەوەن بە ئامانجی تێکدانی انتخاباتی داهاتوو بە ئامانجی کۆکردنەوەی زۆرترین دەنگ بەوەی کە کۆنتترۆلی زۆرترین ناوچە بکەن لە عێراقا بە تایبەتی کە هێشتا لە عێراقا خێڵەکی زۆر بەهێزە خێزان و دامەزراوە حکومیەکان زۆر دەسەڵاتی لەسەر تاک هەیە بۆی بتوانن ئەم وێنەیە بەمە تێک بدەن. هەرچەندە حیزبەکان بە فەرمی لە هەرێمی کوردستان زیادیان نەکردووە، بەڵام دەوترێت لە هەرێمی کوردستانیش حیزبی نوێ لەدایک دەبێت. پسپۆڕانیش دەڵێن زۆربوونی ژمارەی حیزبەکان لە زیانی پرۆسەی سیاسی عێراقدایە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.